ئاوەرە عەرەبەکانی کەمپی خازرن. 8 ساڵە گوندەکانیان ئازاد کراوتەوە لە سنووری خازر، بەڵام ئەوان هەر لە کەمپەکان دەژین. منذ تحرير هذه المناطق من براثن داعش وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم لە سەردانێکی بۆ سنووری خازر بە ئاوەرە عەرەبەکانی ڕاگەیان چەند ساڵێکە بەهۆی کێشەی ئەمنی گەڕانەوەتان بۆ سەرگوندەکانتان دواخرا، بەڵام لەمە دوا ئازادن هەر خێزانێک بيوێت بگەڕێتەوە سەر زێدی خۆی. وأصبح الفراغ الأمني الموجود بين قوات الإقليم والقوات الاتحادية لە ماوەی ڕابردوودا ئەو ناوچانەی کەوتبوونە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق کێشەی ئەمنیان تێدا دروست ببوو. لەلایەکی تریشەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گەڕانەوەتان بۆ سەرزێدی خۆتان دواکەوت. لەمە دووە ئازادن هەر کەس بیەوێت بگەڕێتەوە. 12 گوندی عەرەبنشینی سنووری خازر 9 ساڵە دانیشتوانەکانی لە کەمپەکانی خازر دەژین. ئەوان دەڵێن ئەگەر ڕێگایان پێدرا بە لە دوای ئازادکردنەوەی ناوچەکانیان دەگەڕانەوە سەر زێدی خۆیان. ما كان اكو امر، الامر ما جانا امر، ما جي امر حتى نرجع، هسه جي الامر لە چەند ساڵی ڕابردوودا پێیانەوتین فەرمانمان بۆ بێت دەتان گەڕێنینەوە. ئێستا فەرمانیان پێکردین بگەڕێنەوە بۆ ماڵەکانی خۆمان لە گوندەکانمان. كافة البيوت متضررة. ئاوەرە عەرەبەکان دەڵێن لە بەیانیەوە ناوەکانیان تۆمار دەکەن و ئامادەکاری دەکات تاوەکو بگەڕێنەوە سەر زێدی خۆیان و کۆتایی بە ژیانی 9 ساڵەی ئاوارەیی بێنن. احنا كنا ان شاء الله راح نرجع. المنطقة صار لها تقريبا 10 سنوات يعني. پشت بەخوا هەمومان دەگەڕێنەوە ناوچەکانمان نزیکەی 10 ساڵە چۆڵمان کردووە. خەڵکی 12 گوندین و نزیکەی 4000 خێزانین. لە سنووری پارێزگای نینەوە جگە لە کەمپی خازر هیچ خێزانێکی عەرەب لە کەمپەکان نەماوە، هەمویان گەڕاونەتەوە سەر زێدی با و باپیرانی خۆیان. گەیلان بۆتانی کورسات نیوز، کەمپی خازر.